سڵاو دیاردەیەم جارەی دەروون و دیاردەیە کە ڕەنگە بە بۆچوونی زۆرێک لە هاوڵاتیان دیاردەیەکی پێویست نەبێ بۆ باسکردن هێندەی ئەو دیاردانی کە لە ڕابردووە باسمان کردووە بەڵام لە ڕووی دەرونیەوە وەک ئەم کتێبەی هاوراز محەممەد کە لە بەردەستمایە ئەو ژینگە ناڕێکە ناهارمۆنیی کە ئێستا ئەگوزارێ لە شارەکانی کوردستانە کاریگەری نەرێنی و خراپی لەسەر بیرکردنەوە و هەڵسوکۆتی ڕۆژانەی یەک بەیەکمان هەیە منەمێ ڕوونتر باسی کەم سەیرەکەی بە شەقامێکی جوانی کوردستانە ئەڕۆی جوان بە مەعنا بۆ وێنەی کە حکوومەت بۆی دروست کردووە بە پایتەختی گەشتیاری بە پایتەختی ڕۆشنبیری بەم شەقامەی سلەیمانی کە ئێمە ئێستا لێرە بەرنامەی لەکەین و لە بەردەمی باڵەخانەی سەرۆکاتی شارەوانی سلەیمانیای هەر بە چواردەوری ئەم باڵەخانەیە دەیان و سەدان باڵەخانێک تر دروست کراوە یەکێ ڕەنگی شینە یەکێ ڕەنگی زەردە یەکێ دیکۆرەکەی با بڵێن حەلانە یەکێ خشتە یەکێ ئەلیکۆبۆنە یعنی بە تەزەوقی گیرفانی ئەو خاوەن باڵەخانەیە شارەکە دیزاینەکرێ و شارەکە ڕەنگەکرێ کە ئەمە کاریگەری ئێجگار خراپی هەیە و ئەم دیاردەیەکی قورسیش نییە بەنسبەت حکوومەتەوە ڕەنگە بە یەک بڕیاری حکوومەت ئەم دیاردەیە چاک بێت دەیان وڵات هەیە کە ئێستا لە بەرنامەکە basیەکەین 56 ساڵ پێش ئێستا قەرارێک دەرچووە کە ئەبێ شەقامە سەرەکیەکان بەم جۆرە بەردە بکرێ ئیتر کە سەرەکەی بەو شارە فعلەن شارە بینی فعلەن ڕێکوپێکی لە دیزاینە بینی بەڵام بەداخەوە لە کوردستانە وەکو هەندێک برادر بۆیان نووسیوم شەقامەکان و باڵەخانەکان ئەڵەی ترشیاتە هیچ دڵ ناکاتەوە بە مەلاین دۆلار سەرف کراوە بەڵام هیچ باگراوەندێکی معریفی و فکری و ڕۆشنبیری لەناو شارەکانە نییە بە خۆشحاڵیەوە من نامێت لەمە زیاتر بڵم چکە میوانەکانم لەمە زیاتریان پێ بە خۆشحاڵیەوە بە میوانناری ڕۆژان عەبدوڵەتیف بەرپرسی ماستەرپلانی شاری سلەیمانی ئازێتی کێشا بەخێر بی هەوراز محەممەد وەکو توێژەری کۆمەڵایەتی بەشدارە لە بەرنامەکەمان بەڵام من ڕێبەخۆم نایم وەکو ڕۆژنامەنووسێک تەنها وەکو توێژەرێک بناسێنم ینی وەک سینەماکارێک وەک ئارتیستێک وەکو نەرمەندێک لێرە وجودت هەیە کە بە قسەی بەشێک لە سینەماکارەکان تۆ هیوایەکی لە باشوور بۆ سینەمای کوردی ئازێتی کێشا ئەرکەی کێشا و نووسەری ئەم کتێبەشە کە بە خۆشحاڵیەوە هەر لە ساڵی 2010ەوە تا ئێستا هیچ چاپێکی نەماوە پیسبوونی بینین و کاریگەری لەسەر ڕەفتاری کۆمەڵایەتی قسەمان بۆکە دووبارە ئازێتی کێشا و بەخێر بی قوربانە بی و هەروەها ڕۆژین کەمال مامۆسای زانکۆ جەنابیشە بەخێر بی هەرکی کێشا ئەم دوو میوانەمان تۆزە ناویان نزیکە ئەگەر لێم ببورن ئەگەر من بۆ خۆم ناو خراپم ینی ڕۆژین و ڕۆژانم تێکەڵ کرد بە گەوری خۆتان بفەرمون قوربانە بم و هەروەها ئەندازیار سەلاحەدین فەخرەدین کە بە شێوەیەکی لایڤ بۆ یەک دوو پرسیار لەگەڵمانە ئامادا بێ کە ئەندامی ئەنجومەنی سەندیکای ئەندازیارانی کوردستانە جەنابیشە بەخێر بێ ئازێتی کێشا کا گەوراس بۆچی ئەم کتێبە و نووسی بەر لە هەرشت ئوستازگیان زۆر سپاس بۆ پرۆگرامەکەتان میوانداریتان بەخێر بۆ سلێمانی ئەوەی کە بۆ من مای سەرنجە لێکۆڵینەوەکردن لەسەر ئەو بابەتانەی کە وردن بچووکن کەمتر ئەکەونە بەرچاوی خەڵک زیاتر مای بیر لێکردنەوەیە وەک لەو بابەتانەی کە بەردەوامی تایتڵی ڕۆژنامە و ڕاگەیاندنەکانن و زیاتر بوون بە باسی ناو کۆمەڵگەکەمان لە ڕاستیە ئەم وردە بابەتانە کاریگەریەکانیان هەزار جار گەورەترە لەو بابەتە گەورانەی کە ڕۆژانە خەڵک پێوی سەرقاڵن یەکێک لەم بابەتانە مەسەلەی پیسبوونی بینینە بەر لەوەی ئێمە باسی پیسبوونی بینین بکەین ئەبێ باز لە ژینگە بکەین لە ڕاستیە مرۆڤ بەشێکە لەو سیستمە ژینگەیی کە هەیە بەڵام هەر لە سەرتاوە کە مرۆڤ لەسەر گۆی زەوی دروست بووە لە ململانێکی سەختە لەگەڵ ژینگە سروشتیەکەی خۆیان جەنگاوە بە قسەی بەشێک لە توێژەران مرۆڤ هێندەی ویستوێتی ژینگە کۆنتترۆڵ بکە هێندە نەیویستووە لەگەڵ ژینگایە بژی یا لێی تێبگا بۆیە بەم عەقڵیەتی کۆنتترۆڵکردنەوە هاتووە بازدێکیەوە بەسەر ژینگەی سروشتیە شتێکی تری بەرهەمهێناوە کە پێی ئەڵێن ژینگەی دروستکراوە کۆمەڵگە نیشتە جێبوونەکان شارەکان بریتین لە ژینگەی دروستکراو لە ناو دڵی ژینگەی سروشتیە لە ڕاستیە یەکەمین جار کە شتێک دروستە بێ بە ناوی پیسبوونی ژینگەوە هەر خودی بەرهەمهێنانی ئەم شارە کۆنکرێتیانەیە
کە مرۆڤەکان بەمەبەستی ژیان تیان دروستیان کردووە لەناو شارەکانە بەپی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی سایکۆلۆژی شارستانی کۆمەڵگەکان جۆری پیسبوونی بینینیش گۆڕانکاری بەسەرا هاتووە ناتوانین بڵین هەر کۆمەلگایەک پیسبوونی بینین تایە هەر شارێک پیسبوونی بینین تایە بە ئەندازەی شارێکی ترە هەندێک شارمان هەیە پیسبوونی بینین تا ئەو پەڕی خراپە هەندێک شارمان هەیە تا ئەو پەڕی جوانی شارەکان هەوڵدراوە هارمۆنی بن کاتێ مەقسە لەسەر چەمکی پیسبوونی بینینەکەین لە کورتترین پێناسایە بریتە لە تێکچوونی هارمۆنی ئەوەی کە ئێمە لە ژینگەی گەورازۆک و لەم کتێبەشان نووسیتە ببوورە ینی باڕوونیکەینەوە گریمان یعنی هەڵس و کەوتی ئەو مرۆڤانەی کە لە ناو ژینگەیەکی بینینی تەندروستە مامەڵە ئەکەن و دوکانیان هەیە و بازاڕیان و هات و چۆکەن ژینگەی سایکۆلۆژی ئەم خەڵکە فەرقی هەیە لە ژینگەی کۆمەڵی خەڵک کە لە ژینگەیەکی خراپی بینی نابن بەدڵنیاییەوە لە ڕاستیاکە گەڕون من هەر خودی گریمانەی لێکۆڵینەوەکەم لەسەر ئەم قسەی جەناب دروست کردووە کە دانیشتوانی شارێکی جوان سلوکیان جوانترە تا دانیشتوانی شارێک کە ناشرینە باشە باشکا و کاگەوراز با بڵێن ئێمە با بڵین باشووری کوردستان کە زۆربەی هەڵسوکەوت و هاتوچۆمان لەم شارانە سلەیمانی و هەولێر و دۆک و هەڵەبجە و کەرکووک و ینی ژینگەی بینین تایە مەترسیدارە دەڕاستیان نەک باشووری کوردستان بەتەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بەدەست خراپی ژینگەی بینین و ئەناڵێنن و بەشێکی زۆری هەم خراپی ژینگەی بینینەکە کاریگەری کردو لەسەر ڕەفتارە کۆمەڵایەتەکە و ڕەفتارە کۆمەڵایەتەکە دیسانەوە ڕۆژ بە ڕۆژ ژینگەی بینینی ناشرینتر کردووە باشە چارەسەرکردنی من پێم خۆشە تر دیاردەکە ئێستا ڕوونە این چارەسەرکردنی قورسە با باسی کوردستان بکەین لە ڕاستیە پەیوەندی بە بەشێک لە گەشەکردنی ئاستی هوشیاری بەرپرسانی سیستمی حکومڕانیەوە هەیە و هەروەها بەشێک لە هاوڵاتیانیش بە هەمان شێوە چونکە ئێمە ئازانی شتێکمانێ ناوی سیستمی کۆمەڵایەتیە کە تەواوی کۆمەلگا ئەگرێتەوە بەڵام بازنەیەکی داخراوتر کە سیستمی حکومڕانی و سیستمی سیاسیە تەحەکومەکە بەسەر تەواوی هاوڵاتیانە ئەوان ئەتوانن لە ڕێی بڕیار ڕێنمایی چاودێریکردنەوە ناڵین کۆتایی بە پیسبوونی بینین بهێنرێ بەڵکو چەندین ڕێگە چارە بۆ جوانکردنی ئەمە جگەر لە ژینگە سیاسەکانی کوردستانیش ینی خۆشببختانە تۆزە ئێستا کاڵ بۆ تۆ بەڵامە تا چەند ساڵی ڕابردوو سەرتەکرد بە ژینگەی سەوزە با بڵین ژینگەی دەسەڵاتی سەوزە ئیتر زۆربەی ئەو شتانی کە دروستەکرا سەوزە چوە سەرتەکرد بە ژینگەی زەردا بە هەمان شێوە و ژینگەی حیزب بچکۆلەکانیش لە ناو دێهات و قەزا و ناحەکانیان بە هەمان شێوە دوای بەوردەکاریەی نەسەرەوەی کە مەسلەی تەزەوقی فەنیش چۆن کاریگەری هەیە لەسەرەوە مەسەلانە باشانی تۆ ینی ئێمە بە خۆمانوت کاتێک کە مناقەشێن بەرنمەیەمان کرد هەڵبەتە نامێ مافی جەنابی شێ بخۆم یعنی ئەم بەرنمەیە بەشێکی دروستکردنیە بەرنمەی بیرۆکەی جەنابە بوو کە هەمیشە حەزەکەم کە هونەرمەندە بە ئەزمونونەکانی کوردستان پێمان لێ نەبڕن ئەو ئەفکارمان بنێ بابەتمان بنێ بۆی کە ئێمەش بتوانین هەمومان بەیەکەوە ئەم بابەتانە بوروژێنین بەرەو چارەسەر نەک تەنها بەرنامەیەکی سەعاتی کارکردن لەسەر جەمکەناڵەکانی ڕاگەیاندن بڵاوکردنەوەی هۆشیاری لە ناو تاکەکانی کۆمەلگایە لە سیستمی پەروەردەیە لە چەناڵە ئاینیەکانەوە لە مزگەوت و کەنیسە و شوێنە ئاینەکانی ترەوە ئەرکی سەرشانی هەر یەکێکمانەکە گرنگی زیاتر بە مەسەلەی ژینگە بین چونکە لە ڕاستیە ژینگەی کوردستان هاوڕێیان لە بەردەم مەترسێکی گەورەیە لە ڕاستیە ئەگەر ئێمە بە تەنگ ژینگەوەنین چەند ساڵێکی تر دەیان نەخۆشی ڕوبەڕووی کۆمەڵگەکەمانە بێتەوە هەم لە نەخۆشیە فیزیکیەکان هەم لە نەخۆشیە دەرونیەکان و دنیای مەشاکلی تر بە دوای خۆیان هێنا دەستخۆش حکوومەت من تۆ زێمێ لە ئەخیرا بێمە لای تۆ چکە تۆ ئەتوانم بڵێم پۆستێکی باڵات هەیە بۆی کە وەڵامی مقنعمان بیتەوە ڕۆژین خان تۆ بۆ بەشدار بووی لەم بەرنامەیە وەڵاهی پەیوەندیتان پێوە کردم باسیەوە ناکەم ینی میکانیزمی بەشداریەکەت نا بەڵام بۆچی ئەتوێ لەسەرم بابەتە قسە بکەین بەڵێ ڕاستیەکەی مەسلەی ژینگە بڵین کە ژینگەی دروستکرا و کاک هەوراز بەڕێزیان ئاماژەی پێکرد شتێکی گرنگە کە تەنانەت یەکێک لە فەرعەکانی حەقلی تەسمیم حەزەری کە ئەربەن دیزاینی پێڵین بە ئینگلیزی دروست بووە پێوترێ environment behavior کە یەکێکە لەو لایەنانەی کە تایە دراسەی تەسمیمی حەزەری لێکرێ کە بە معنای
کاتێک باسی ژینگەی دروستکراوەکەین لە شارەکان و لە لادیەکان و لە هەر شوێنێکی تر ژینگەی دەستکردی مرۆڤ هەبێ تایە ئەمە داخڵی دراسەکردنی ژینگەی دروستکراوە ئەوی چونکە بۆچی دەرکەوتووە ژینگە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تەسەڕوفی مرۆڤ لەبەرەوەی لە کاتێکا ئەگەر بێت ئەو ژینگەیە طبعاً باش ئێستا بەپی هەردووکتان هەر یەک ینی کۆکن لەسەر خاڵێکە تۆزێک ڕەنگە گرنگ بێ بۆ بینەریانی بۆ ئێمە تازە بێت ینی هەردووکتانەڵێن ژینگەی بینین کاریگەری لەسەر تەسەڕوفی ئینسانەکان نابەتەنها چەند ژینگەیەکە باش ئێمە ئەم بەرنامێ باسی ژینگەی بینی نەکەین بۆ نمونە وەکو جەنابەت وەکو مامۆسایەکی زانکۆ ژینگەی بینین لە شاری چۆک و سلەیمان یا لە شاری چۆک و هەولێر چ کاریگەریەکی خراپی دیاری کردووە لەسەر هاوڵاتیەکانی با بڵێن لەسەر دانیشتوانەکەی خۆ یەکەمیان نەبوونی بڵین باو بڵم تەنسیقێک هەتا چکە جاری وا هەیە ڕاستێکی شەرنی هەدەفەکەی دەستەکەی بەس بە تەنها هارمۆنی بێ ئێمە لە مەبادی تەسمیما شتێکمانەی پێڵین کۆنتراست تەناقص جاریا و تەناقۆزە بەکارێنی بۆ دروستکردنی لاندمارک بۆ دروستکردنی هەوێ لە ژینگەیەکی دەستکردا باشە پێ دوایە تۆ پێ دوایە چێ عقلی بەم شتە ناشکێت لە حکوومەت ینی لە ناو حکوومەت و لە ناو کوردستانە چێ عقلی بەم شتە ناشکێت جەنابەت وەکو مامۆستایەکی زانکۆدا باسی کێشەکە ئاکەی ینی کا گەوراس وەکو توێژەرێک باسی کێشەکە ئاکات ینی بەڕاستی چێ عقلی پێ ناشکێت ینی بۆچی ئەم شارە گەیشتووە بەم شوێنە ینی نزیکی ئەگەر تۆزێک وردیکەینەوە کا گەوراز ینی نزیکی 25 ساڵێکە بێت تقریبان کوردستانی تر گەیشتوتە ینی 20 ساڵێکە بێ گەیشتوتەوەی کە ئیتر بینای تازە و چوزانە مەگەر باسی 20 ساڵی ڕابردوو بکەین ینی لە ناو شاری سلەیمانیە یەک دوو باڵەخانەی گەورە هەبوو بەڵام ئێستا باڵەخانەکان زۆرە بەڵام بێسەر و بەر زۆرە ینی چێ عقلی پێناشکە یاێت چێ ئەم شتە بکات ئەتوانەی بڵێ لە جیاتی بڵین عقلی پێناشکێت توانین بڵین نەبوونی پلان و فەوزایە یعنی بڵین لە دڵی نەبوونی تەنسیقێکە یعنی مەمەعنای نەبوونی پلان یاخود کەمی پلان ئەگەر پلانەکەش هەبێ یعنی کەمی تەنفیزیا کەمی مراقبە ئەمە واستە و ماستەکەش لەو لاوە بۆستێ ڕەنگە ئەزای چۆنیە سێری کە من جەنابەت باسێک لە بیدایەتی بەرنامەکە قسەیەکە ئاماژە پێکرد تشتێکی بەسیتە لەوانەیە بە تعلیماتێکی بەسیت دەستکاری کرێ من لەو لاوە خەیاڵم لای ئەو هەموو قورسیەی لە تەنفیز و لە متابعەی ئەوەیە دەستەکەوێت لە کاتێکە چکە شار ڕاستەکەی سیستمێکی ئالۆزە تا شار گەشە ئەکات ئالۆسترە بێ لە سیستمی ئالۆزی شارڕێخستنی عنسوڕەکان جاری وایە لەوانەیە بتوانی عنسوڕێک باش بەڕێوەبەری بەڵام کۆی عنسوڕەکان بەیەکەوە تەسیریان هەیە من دایمەن نموزەجێک بۆ تەلەبەکانم باسەکەم ئەڵم بێنە بەرچاوت لەوحەیەکە هەیە ئەگەر بێت و لەوحەکە هەر پارچەیەکی لەوحەکە بگری بەتەنها لەوانەیە بەشێکی جوان بێت بەڵام ئەگەر کۆی لەوحەکە بەیەکەوە جوان تەنسیق نەکرابێ بەیەکەوە بیری لێ نەکرابێتەوە ئەو کاتە لەوحەکە چەندیش بەشەکانی جوان باشە سلەیمانی و هەولێر و دوهۆک و هەڵەبجە و کەرکووک پێ دوایە اینجا شارەکانی تریش پێ دوایە لەوحەکە بەیەکەوە جوانی طبعاً وەکو کاکەوراز بەڕاستی ئاماژەی پێکردنێک بە تەنها شارەکانی هەرێمی کوردستان ڕاستەکەی شارەکانی ئاسیاش بێجگەلەوانی کە جەنابی ئاماژەی پێکرد ئاسیا و زۆر وڵاتیکە هەمان و کێشەیەیان هەیە لە دڵی ئەمەیان ئاڵم نەبوونی پلانینێکی دەستخۆش ڕۆژان خان جەنابەت بەرپرسی ماستەر پلانی سلەیمانی بەشێکی زۆر لە خەڵک بۆی نووسیوم هۆکاری ئەم ناڕێک و پێچیە لە ڕنگ و لە دیزاین و لە قات و لەولەوە احتیمادی کولی لەسەر جیفانی ئەو دەوڵەمەنەیە کە باڵەخانەیەک لە کوردستانە دروست دەکات چوزانم ئیتر حەزی لە ڕەنگی شینەیتر بۆی گرنگ نییە بیناکەی تەنیشتی چ ڕەنگێکە بیناکەی ئەم لای چەندێکە حەزەکە 15 قات بکات بیناکەی تەنیشتی 3 قاتە ینی هەموو ئەم شتانە پەیوەندی بە ئیشەکەی جەنابتانەوە هەیە ئێوە بۆچی ئەم شتتان ئاوا لە دەست دەرچووەکەوەکو مامۆستا و کاگەورازیش باسیەکات ینی ژینگەی کوردستان لە ینی ژینگەی بینینی کوردستان لە بەردەمی مەترسیەکی گەورەیە لەو حەکە ڕەنگە بەتەنیا ئەم باڵەخانی سەرۆکایەتی شارەوانیە جوان بێ بەڵام ئەگەر لەو حەکە بیکەی بە ڕسمێکی عامتر سیرەکەی ئەوانەی تەنیشتی هیچی جوان نییە ینی بۆچی ینی دیاردەکە گەیشتۆتە ئەم شوێنی ئێستا کە ئێمە بەردامەی لەسەر بکەین سەرەتا سپاس بۆم دەرفەتێک کە بەتان ڕەخساندین دەستخۆشیتان لێکین بارێکی زۆر زۆرگرتان ڕژاندووە وەکو ئەوەی کە من مەسئولی ماستەر پلانم و ئەتوانم وەکولانی پلانسازی لە شارەکە لەم بابەتەوە قسە بکەم ئەویشەوەیە کە کاتێک کە ماستەر پلان دانراوە بۆ شاری سلێمانی من باسەکەم ساڵی 2012 ماستەر پلانی شاری سلێمانی تەصدیق کراوە وەکولایەنی قانونی و کاری پێکراوە یەکێک لە فاکتەرە گرنگەکانی ماستەر پلانی شاری سلێمانی ئەوەیە کە بتوانانی مەسەڵەن هەدەفێکی هەبێ هەدەفەکە بپێکێنرێت
زائدەن کە ئامانجێکی هەبێ ئامانجەکە ڕوون بێ و بتوانی جێبەجێکەی باش بە مودەی ئەو مودەی کە بۆی دانراوە یەک لە بابەتەکانی ئەوەیە کە چۆن شار بتوانین ڕێک خینەوانێ ئەوەی کە من ئاگادار بم لەو مودەی کە ڕێنمایی دانراوە بۆ تەک تەنها شاری سلێمانی بۆ شاری هەولێر بۆ شاری دهۆک یەک ڕێنمایی هەیە کە ڕێنمایەکی عامی هونەریە کە باسی دیتێڵی ئەوەی نەکردووە مەسەن بۆ لەلایەنی مەعماری کە ئەبێت ئیحتیمام بگیرێ بە مەتریال چ مەوادێ بەکارهێنرێ و چ ڕەنگێک بەکارهێنرێ عینایانی مەعمارێکی بەو شتە نەیراوە لە ڕێنمایە کۆنەکانە خێر ڕێنمایە کۆنەکە زیاتر باسی باشە تا ئێساش بۆ ڕێنمایە کۆنە ئەچێ بەڕێ بەڵێ ئەوە بابەتێکی سەری منەمێ ینی جاروبا لەگەڵ قسەکانمانە سەیری ئەوە بکەین ینی بەڕاستی کە لە وێنەیەکەوەی بینی تا گەورازانی سیرەکەی شارێکە ئەنیەتوانی ئەوە مەسەنەوە ئەو سێر و بینایەنەکە سەریەوەی تەنیشتی چۆن چۆنی ینی بێسەر و بەرەیەکی تایە کە فعلا ئەو قسەی جەناب بە وایە ینی هیچ ینی ئەوەندەی گرنگی راوە بۆی کە پلیکانەکە لە تەنیشتەوە بیا لەسەرەوە بیا لەسەر لابێ گرنگی نەیراوە بۆی کە من چییە بینم بەڕاستی جا باسی ئەوە بکەین بۆچی لەو زەمانەیە ئێمە خۆتەزانی ئەبێ باسی ئەو سەردەمە بکەین کە ئێستاتیایین کە لەو سەردەمەی کە ڕێنمایەکەی بۆ دروستکراوە ئێمە بە قەیرانێکی ئابووریا ڕادبوونەوە زائیدەن لە بەردەم جەنگێکا بووین ئەوەی کە گرنگ بوو ڕێنماییەک دابنین کە هیچ نەبێ لە نەبوونی ڕێنمایەکە چاکتر بێت ڕێنمایەکە تا ئەو ڕادەیە توانرا بە جوهدی چەند کەسێک و چەند مهندسێ لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە شاری دووەک تەبعاً ئەمانە هەمووی پێکەوە بە جوهدی خۆیان توانێت ڕێنمایەک لە نەبوونی ڕێنمایە ڕێنمایەکی دابنێن بۆ شارەکان کە عام بێت بە جۆرێک کە تەنها باز لەوە کراوە کە ئێفتیدادی بیناکان چەندێک بێ و بەرزی بیناکان چەندێ بێ و چالاکی بیناکان مەسەن بۆ نمونە ئەمە سەکەنیە ئەمە بازرگانیە ئەمە باشە یعنی لە ڕێنمایی دووەمیشە هەر باسیەوە نەکراوە ڕێنمایی دووەممان نییە ڕێنمایی دووەمانی ینی جوهدی تاکەسی هەبووە هەوڵیراوە کە بە باشە ئەی بۆچی بێدەنگن لەم شتیانی بۆچی وەکوەندێ خەڵک بۆی نووسیون ینی بەداخەوە ینی سێکتەرەکانی حکوومەت لە وڵاتە ینی هەندێک سێکتەر هەیە سێکتەری گرنگە زۆر مۆزەفی داوامەکەن ینی چوزانمێتە سەر ئیشەکەی خۆی ویتر ئەم شارە بەر ئاقاری ئەم شارە بەرەو کوێڕوا گرنگ نییە ئەلبەتە بە شخصی باسی جەنابە ناکەم بەڵام بۆ دەنگتان نیانی بۆ لەسەرم بابەتە قسەتان ئەم ڕێنماییە لە سەردەمێکا دانراوە کە ئەوەی کە گرنگ بۆ چکەلێکێ لە خاڵە گرنگەکانی جێبەجێکردنی ماستەرپلانی شاری سلێمانی دابینکردنی بژێوی ژیانی خەڵکە ئەوەی کە بیر کراوەتەوە لەو بابەتە داغانی ڕێنمایی لەو کاتەیە باسیەوە سەردەماکەم لەو کاتە ئەوە بوو کە مەسەن هەلی کار بڕەخسەندرێ بۆ خەڵک پارە سەر بکە خەڵک بینای تیجاری بکاتەوەوانی سەردەمانێکە بوو لە شاری سلێمانیە تەنها یەک بینایی بەرزمان هەبوو یش بینایی پاڵاز بوو ئێستا پاڵاسی ئێستاە ئێستا تموحی خەڵک زیاتر بووە و خەڵک حەزەکە بەردەوام ئەها گۆڕانکاری بکە لە بیناکان باشانی ئەوە شۆکوڵانی پەیوەندیداری ئێوەش ئەمە بەگرفت و بە کێشازان حتمما و ئیشمانەسەر گوێ نەگرتوون ناتوانین بڵێم گوێ لێ نەگرتوین ناڵم ئەو ڕێنمایە چۆن گوێگرتنێکە کە ئەوە حاڵە ناتوانین بڵین باسمان نەکرد و گوێیان نەگرتووە ئەو ڕێنمایە وەکو جەنابە وتە هیواداری لەم حکومەتە تازەیە بەجێ لە جۆرەکان بەپی ئەم سیستەمەشێک ئەمە پێڕاوێکی لە سەرۆکایەتی شانەوانی سلێمانی نیەتمان ئەوەیە و لیژەمان بۆ دروست کردو لە ئێستاە کە زۆر گرنگی بیرێ بەلایەنی تەلارسازی لە بیناکانە ڕنگ بە تایبەتی مەتریال بەپی ئەوەی کە بتوانین جێبەجێکەین ینی واقعی بێ ڕێنماییەک بێ کە لۆجیکی تیابێ ڕێنماییەک بێ کە جێبەجێ بکرێ نەک ڕێنماییەک بێ کە نەتوانرێت دەربکرێت و بەڵام جێبەجێ نەکرێت و دوای گرفت دروستکە دڵنیا بە هەوڵی جدیمان ناوە لەسەر ئەوە لیژەمان بۆ دروست کردووە و لە ئێستا لە حالیان لە کارکردنی لە کۆتایی بەرنامەکە من هەم جەنابتان و هەم حکوومەت بەرپرسیارەکەم لەوەی کە ئیترە بێ دوای ئەم بەرنمەیە شت ببینین ینی ڕێنمایی هەرچێکە بیبینین کاگەوراز دوای بە کۆمەڵێک لێدوانمان وەرگرتووە دوایم لێدوانانە من پێتەڵێ مەگەرتۆ ببی بە وەزیری شارەوانی لە کوردستانە چۆنی دەسەکەی بە چاکردنی ئەم دیاردەی ئێمە باسیەکەی با بینەریە و لێدوانانە بین فەرموو. لە وڵاتی خۆمان یعنی هیچ قانونێک دانەدا لە بۆ بینێ
هەر کەسێکی هەر دەستەوە لە بەسەر بە خۆلە و گۆڕی عنی بیناچ لێ خۆی دروستکە و بەلەو نەجی دروستکە و کردکە بەلەون ئەو جامە ئیوە کردکە هەر کەسە عنی بەنەوەچی لە بۆ خۆی دروستەکە کەس تێ ناگات لە وڵاتی قانونەیە قانونیە دەمەشە ئەو بینایی دەکەی بزانێت لە چ مەساحەت چنەوە بینایش دروست کردی ئەوە کێت کە هەبینای دروست کردی هەوازی لێ هینا ئەی نازام جەمعات ئیستثماری ئیشیان چیە عندەبی قانونەکە بیشتەکەبی لە بۆ ئەوەی کاکە محدد بی ئەتلۆتەیە ئەو نوع دیزاینی دانێ دەچێ وڵاتان کابرا ڕسمی نەگە بینای دەکری یعنی لە وڵاتی خۆی نەیدیتێ شتی ئەو های نەدیتێ بینای کەلتوری هەیە بینای نوێ هەیە بەس لێرە هیچ شتێک نییە یعنی هیچ شتێک ڕەچاو ناکرێت مەسەرەن بۆ نمونە عومەر جەی گوتی پاش 50 سال چوومەوە جێگایەک لە سویسرای وڵی نازانم جێگایەکە دەوڵەت چێندری بوو گوتی هەمان شوێنی جاران بەس لێرە کە ئێستا مانگێک دەچێت جێیەکان هەموو دەگۆڕێن زۆر جوانی ئەو بینایانە بەڕاستی بینا هەرێکە نەوعەکبی جوانە هەندێک بینا دەکرێت بەس بۆ یاغ دەکەی لەو بۆ یاغ دەکەی باش چیز مەنزەرەی جوان ئەو دروست بکات دیکۆری جوانی لێ بکاتەوە ئێستا مەسەڵەن هەندێک بینا هەیە زۆر جوانە بە جوانی دروستکرایە هیچ عیبەشی نییە بەس هەندێکە یار بۆ یاغەچیەدا بۆ یاغەچی ناشینێدا مەنزەرەکەی منتیقەکە شتێک دەدا ئەو بینایی تەنیشتوان ئەو بینایی پێش سەریش بکە ئەو بینایانە پێ جوانە وەخوا ئەو بینە زۆر مۆدلی کەونە دەمێکە دروستکراوە ئەوەی ساڵێ بابگەرن و ساڵی هەشتاکانە بڕ زەربێت بەڵام لازمە بینایی جوانتر دروستکرد لە شێوازی جوانتر و سەردەمیانەتر لازمیشە میساڵە ئەو بینانە کە لەولێر دروستکرد هەموو یەک مستەوا بی یەک یاسبی دۆ واجەکە شوێن تەقریبا یەک ڕنگ بی نەکەرێکە و ڕەنگێک بی ڕەنجوایە ئیوایە ئەلیکۆبن لێدا ئیوە هەیە مەرمەری لێتدا شتەش زۆر ناشن ئێستا بینا هەیە میساڵەن لە ڕێزێک دەڕۆی ئیوا هەیە سووری لێدا ئیوا هەیە مۆرە ئیوا هەیە شینە هەر یەکە و ڕەنگەکە ئیوا هەیە زەردە وەزیری شارەوانی چۆن دەسەکەی بە چارەسەرکردنی ئەم دیار دێ بە دوورکەوتنەوە لەو بەکارانی دەستەواژەی کەسێک ئەتوانێت سیستمێک بە تەنیا بگۆڕێ یا ئەبێ کۆی عقڵێتەکە هەمووی بەیەکۆ بگۆڕێ لە ڕاستیان من هەواداری ئەوم کە بێ عقڵێتەکە هەمووی بەیەکۆ بگۆڕێ زۆر جار ڕوویەوە کەسانێکە بوون لە شوێنێک شابوون زۆر باش درچیان بە کێشەکان کردو بەڵام بە تەنیا نەیانتوانی ئەوە بکەن بۆیە من ئەمەوێ بچمە سەر خاڵێکی گرنگتر هۆکارەکانی پیسبوونی بینین چین کاک دەروون ئێمە چەند هۆکاری دیاریکراومان هەیە یەکەم هۆکاری سیاسیە لە ڕاستیە سیاست بە معنای عقلیەتی حکومڕانی عقلیەتی حکومڕانی ئەو کۆمەڵگایە لەسەر چ جۆرە ئایدۆلۆژیایەک خۆی بنیادەنێتەوە شوناسی خۆی چییە ئایا شوناسی خۆی هەویەی خۆی ئەناسێت یا هەویەی خۆی ون کردووە لە ڕاستیە من پێم وایە سیاست لە باشووری کوردستان بێشوناسە بێسەرە هەویەی خۆی نازانێت چییە تا ڕنگ باتەوە لە هەر شتێکی تریە باشە و بۆ بەڕای من مشکلەکە لە کابینەیەک و بۆ کابینێکی تر چارەسەر نابێت گرنگەوەی ئەو مێنتاڵەتیە سیاسیە بگۆڕێ نەک کابینە بگۆڕێن ئەمە خاڵ یەکەم لە سیاسەتە کە دوو فەرعی گرنگی لێ بێتەوە کە لە بەسەلەی شوناسە یەکەم جەنگ و ئاشتیە ئایا ئەبێ ئێمەمان لەبەر چاو بێت کە کۆمەڵگەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و باکووری ئەفریقا هەمیشە جەنگ بە دوای جەنگایەت باشە و بۆیە تۆ ناتوانانی سیمایەکی دیاریکراوی شارەکان ببینیتەوە بەداخەوە وساس یعنی لەم چەند ساڵی ڕابردووە لە گەڵ دروستبوونی داعشە دەیان شاری مێژووی وەکو مووسڵ وەکو حەلەب ینی لە ناوچوون باشە ئەمە دیوێکی تری مەسەلەکە کە مەسلەی جەنگە کە شارەکانی ئێمە بە جەنگا تێپەڕێون هەرچەند خۆشبەختانە ئێستا لە سەقامگیریەکی سیاسی و ئاشتی ئاژین بەڵام هەمیشە تارمایی جەنگ تارماییەکی ئامادەیە خاڵی دووهەم لە سیاسەتە مەسلەی پلاندانان و چاودێریە ڕاستە وەزارەتەکان بەڕێوەبەرایەتیەکان بەشی دیاریکراویان بە ناوی پلان و ماستەر پلانەوە هەیە بەشی چاودێریشیان هەیە بەڵام هیچ شتێک کامە ئەوە تا بەڕێزیانە فەرمونون ڕێنماییەکی قەدیمیان لەبەردەسایە کە لەو ڕێنماییە ڕەچاوی شوناس نەکراوە ڕەچاوی هوەر نەکراوە ڕەچاوی هارمۆنی و کۆنتراست نەکراوە ڕەچاوی هیچ یەکێ لەم شتانە نەکراوە باشە
ئەمە دیوێکی کە مەسلەی سیاستە لە ڕاستی ئەمە ئەبێم هۆکارە سیاسیانە لە بناغەوە چارەسەرکەین. یەکێکتر لە هۆکارەکان و سازگیان هۆکاری باری ئابووریە. ئەو شارانەی کە لەسەر ئاستی ئابووری گەشەکردوون بە دڵنیاییەوە گەشەکردنی بینین تیا ئارامترە. بە نمونە سەیری ئەو پایتەختانە بکە یە وڵاتانێک کە ئەو وڵاتانن کە لە ڕووی ئابووریەوە گەشەکردوون ئەبینین شارەکانیان شاری جوانن بە پێچەوانەش ئەو شارانەی کە وڵاتە هەژارەکان ئەبینی کە لە چکارە ساتێک ئاژین. بەڵام ئەگەر قسەکە بێنینەوە سەر هەرێمی کوردستان باواز لە باوە ڕۆژنامەوانیەکان بێنین، بەڵام هەرێمی کوردستان وڵاتێکی دەوڵەمەنە باشە ئەیتوانی لەمەی ئێستا زۆر باشتر بێت. یەکیشتر لە هۆکارەکان بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەڵگەکانە کە پەیوەندی بە عەقڵیەتی تاک بە تاشی کۆمەڵگەکەەوە هەیە. ئوستاز ئێمە کۆمەڵگەی نیشتەجێبوون دوو جۆریمان هەیە، کۆمەڵگەیەکمان هەیە ئاسۆیی فراوانە بێ، کۆمەڵگەیەکمان هەیە ستونی فراوانە بێ کە قسە لەسەر شارەکەی شار ستونی فراوانە بێ. نیزامی شوقاق هەیە باشە، نیزامی باڵەخانە هەور بڕەکان هەیە. ئەوە گوندە کە ئاسۆی فراوانە بێت. دیقەت بە هێشتا شارەکانی ئێمە گوندن و بە شێوەیەکی ناشرین تەشیلەیی پانە بنەوە بە عەرزا. ئەمە دیسانەوە ئەگەڕێتەوە بۆی کە عەقڵیەتێکی دیاریکراوی مۆدێرن نییە لە دروستکردنی ئەم شارانە. درکی پێنەکراوەیە ئێهمالیە. ئوستاز هۆکارەکان زۆرن. هەندێک خەڵک بە باشی درکی پێەکە کە مەسەن وەکو بەڕێزیان لە شوێنێکی حەساسیشان، بەڵام ئایا تا چەند دائیرەکانی تری هەماهەنگ لەگەڵ ئەمە بەیەکەوە کاریان کردووە و تا چەند لە ئاستی سەرەوەی حکومڕانیە بیر لەم قەزەیە کراوەتەوە بۆی کێشە بووە. ئوستاز هێشتا مشکلەی نەوت، هێشتا مشکلەی بازاری ئازاد، هێشتا مەسەرەن لەگەڵ ڕێزمە دزی گەندەڵی زیاتر باوە تا بیرکردنەوە لە سیمای شار و بیرکردنەوە لە شوناسی شار و بیرکردنەوە لە سایکۆلۆژیای خەڵک لە ڕاستیان. بۆیە نامەوێت زۆر بڕۆمە ناوە و ئەوەندەی میدیاکان ئەوەندەی میدیاکان سەرقاڵی تەنکەرە نەوت و نەوتی ڕەش و ئەو وێنە ناشرینەن گواستنەوە وێنە ناشرینەوە ئاگان لەوە نییە کە لە ڕاستیە بەشێکی زۆری کاری میدیاکان لەگەڵ ڕێزما بوو هەموو میدیاکان چاواشەکردنی بیری خەڵکە بۆی چاوی لەسەر مشکلە ئەساسیەکان لا بچێ بە مشکلی لاوەکیەوە بیگرێ. ئەم وەسەر هۆکاری کۆتایی کە مەسەلەی تەزەوقی فەنیە. تەزەوقی فەنی بریتیە لە گەشەکردن لە ئاستی هۆشیاری تاکەکان بەپی شارستانەتە جیاوازەکان. بڕۆ مەسەن هەندێک کۆمەڵگەمان هەیە کە شارستانەتێکی مێژووی دیاریکراو لە پشتیوێتی هیچ هێزێک ناتوانێت سیمای شارەکانی خراپ بکە. بەڵام ئەو شوێنانەی کە ئاستی هۆشیاری تاکەکانی لاوازە ئاساییە بەلایەوە سیارێکی ئەخیر مۆدێلی پێەیە بە پارێکی زۆر گران کڕیوەتی، بەڵام کە بە دوایەوە ئەڕۆی ئەڵەی بە دوای حاویەکەوەی بەردەوام کلێنکس و توی بیفسی و تۆکڵی مۆز و دار و بەرد فڕایاتە دەرەوە. ئەمەی کە لە ناوەوەی ئەم سیارێت مۆدل بەرزە لێ خوڕێ هێشتا نەبووە بە ئینسان، چونکە خۆ ئینسان بوونیش یعنی قۆناغێکی گەشەکردنە. ئەمە هێشتا هی ئەوەیە مەسەرەن لە قۆناغێکی خواردتری ئەو کۆمەڵگەیە بژی بە جادەیەکی ڕێکاتەیە پەڕێ سیارێکی باشی هەیە، پارەیەکی هەیە بینایەک دروستەکە، بەڵام چی پێ دروستەکە؟ کارەساتی پێ دروستەکە. ئەوساس تۆزانی مەسەن بەشێکی زۆر لە وڵاتان تەنانەت مەمنوع کاتێک کە تۆ ڕووکاری مەسەر کە بیناکە و تەعمیرەکەی تۆ نابێت ڕووکاری پێشەوەی بیناکە و دەستکاری پێ، چونکە ئەمە بووە بە بەشێک لە یادەوەری خەڵک. من تەحەدا کە مەسەرەن بەشێک لەو هاوڵاتیانی شاری سلێمانی کە یادەوەریان یا ئەوانی هەولێر دوهۆک هەر شوێنێک گرنگ شارێکی دیاریکراو نییە یادەوەری و نەکەی بڕۆ بۆ شوێنە کۆڵانە مێژوویەکان هەر ڕۆژە و ماڵێکی جوان نەکرێ بەگەرات، هەر ڕۆژە و شوێنێکی کللتوری وێران نەکرێوەکرێ بە گەراج وەکرێ بە شەقام و سەرڕای ئەوانە یەکێکتر لە وەزام کاتی ئێوەش زۆرە خۆ قسەکان گرنگە یەکێکتر لە مەسەلەکان کە پەیوەندی بە پیسبوونی بینینەوە هەیە مەسافەی بینینە. کاکی من ئێستا لە شارێکی و سلێمانیە توانای بینین لە 20 مەتر تێپەڕ ناکە لە کاتێکە سپەیس گرنگترین شتە بۆ ژیان لە شارە. یەکێک لە شتەکان کە دروستەکرێ لە شار کە پێی ئەڵێن سی شارەکان باخچەکانیەتی. ئێمە تەنان لە بەردەم باخچەکانی شار باڵەخانەی بەرز دروستەکەین بۆی ناو باخچەکە نەبینی جگەلەوەی کە هەواگەی هەڵنامژی. ینی هۆکارەکان ئەمانە دەشێکی گشتن. دەستخۆش هیوادارم بەڕاستی ئەنیلانی پەیوەندیداری گوێ لەم قسانە بگرێ. بەڕاستی من بۆ خۆم ئەگەر لە سلکێکی حکومی وڵاتایش کەم و پەیوەندیدار بێ بەم بابەتەوە
ینی هەرێک لەم بەڕێزانە بانگکەم بۆی کە نەسیحەتم کەن بۆی کە فێرم کەن بۆی کە ئایندەی ئەم وڵاتە بەرەو ئەو ترسناچێنە ڕواکە هەیە من کاک سەلاحەدین فەخرەدین وەرەگرم کە ئەندامی ئەنجومەنی سەندیکای ئەندازیارانی کوردستانە سڵاو لێبێ خۆشحاڵم کە بەشدار بووی لە بەرنامەکەمان من یەک پرسیارە لێکم و زۆر لە وەختی جەنابە ناگرم هەر ئەوە نەت پێڵێم کاتێک ئێوەمانان کاتێک من باڵەخانەیەک دروستەکەم نەخشەیەک لای ئەندازیارێک دروستەکەم ئەم نەخشێن مە لای جەنابتان ئێوە تەصدیقیەکەن لەسەر چه ئەساسێکەوە تەصدیقەکەن ینی ئاگاتان لە ڕەنگی ئەم بینایە ئاگاتان لە کوالێتی ئەم بینایە ئاگاتان لە واجەیە ئەم بینایە یان ئەوەندەی داڵغەتان لای پلیکانە و نازانم چی و چی بیناکەی ئەوەتان داڵغە لای ئەوە نییە کە ڕووکاری دەرەوەی ئەم بینایە چێ بێ و کاریگەری لەسەر هەر تاکیشم وڵاتە چێ بێ بفەرموو سڵاو کاک دەروون سڵاو لە میوانان سڵاو لە بینەرانی بەرنامەکات ئێمە لە سندیکای ئەندازیارانی کوردستان بە پێی پێڕەوی ژمارەسەی ساڵی 2011 پەڕێوی نووسینگە ئەندازەیەکان مۆڵەت درراوە بە نووسینگە ئەندازای و ڕاوێژکارەکان بۆ ئەوەی بەکاری دیزاین و سەرپەرشتی پرۆژەکان لە کوردستانە هەڵسن بە پێی ئەو پەیڕەوە ڕێگە نەدراوە کە ئێمە بەڕاستی دیزاینەکان چێک بکەینەوە ئێمە تەنها ئەو دیزانێک کە بۆمان دێ بە پێی ئەو مەرجانەی کەوا لە پەیڕەوەکەیە هەیە ئێمە ئەو نووسینگانەی کە مۆڵەت درێ مەرجەکانی تیادا دیاری کراوە بە پێی ئەو مەرجانێک پاشەوەی مۆڵەتی وەرگرت ئەگەر هەر دیزانێکی کرد ئەو پێشەکی ئەڕوا لەگەڵ لایەنی پەیوەنددار بۆ نمونە ئەگەر ئەو باڵەخانەیە ئەو پرۆژەیە سەر بە شارەوانی بێ دەڕوا لە پێشانە لە سەرەتایە با بڵێن دیزایانی تەلارسازیەکەی دەباتەوێ پاش ئەوەی کەوا ئەوان ڕازیە بن لەسەری ئەو جارە ئەڕوات لەگەڵ کلاینتەکە لەسەر لەگەڵ ساحەبی پرۆژەکەیە گرێبەستێکەکە پاشان دیزاینەکە دەهێنێتە سندیکا ئێمە تەنها چێکی دیزاینەکە لە ڕووی ناوی ئەندازیارەکە ئەو ئەندازیارە لەو نووسینگەیە ناوی هەیە ڕێگە پێدراوە کە دیزاین بکە ئایا ئەو نووسینگەیە ڕێگە پێدراوە کێشەی نییە ئێمە تەنها چێکی ئەوان ناکەین بەڵام چێکی دیزاین بە پێی پێڕەوەکە ڕێگە پێ نەدراوە کە ئێمە چێک بکەین چێکی دیزاینەکان دەکەوێتە سەر لایەنی پەیوەنددار ئەو لایەنێک کە مۆڵەت بە پرۆژەکە ئادەن لە ڕووی ڕووکەشی بینە لە ڕووی شوێنی سەوزایی تەنان لە ڕووی کراوەی شوێنەکە ئەوە تەنان ئەوە هەمووی لە ڕووی ئەو ڕوانەوە کە ئابێ بەر پێ ڕێنمایەکانی ئەو لایەنە بێت کەوا مۆڵەتی پرۆژەکەدەن ئێمە بۆمان نییە هیچ شێک دیاری بکەین لە پرۆژەکانە تەنها وەکووتم ئێمە تەنها دیزاینەکە ئێمە گرێبەستە هەتا تەنانە لە نووسراوەکانی شای ئێمە زۆر بەڕووی دەنووسین ئێمە گرێبەستەکە پشتڕاستەکەینەوە نەک دیزاینەکە چونکە ڕێگە پێ نەدراوە کە دیزاینەکە چێک بکەینەوە یان ڕاستاندنی بۆ بکەین کاک سەلاحەدین عەزیەتە کێشە هەمان تقریبەن جوابی ڕۆژان خانمان وەرگرت دکتۆریانی پێ دوایە بەم دەسەوسانیە بەم چاوەڕێکردنی قەراراتە و ئەم چاوەڕێی قەراری ئەوە کات و چاوەڕێی قەراری ئەوە کات و ئەم ینی پێ دوایە بەم سیستەمەی کە لەبەر چاوایە بەم جۆرە جوڵەی کە ئێستا ئەمەی بینن پێ دوایم دیاردێ چارەسەر بێ کاک دەروون خۆی شار تقریبەن مۆزەخانەیەکی کۆنا تا ئێستا ئەژیت هەندێک معالەجات کە ئەکرێ لە ئاستی شارە تۆزێ درێژخایەنە ئەوەی کە بتوانانی شارێک باشکەی ڕاستێکی پلانێکی درێژخایەن لەگەڵ مامۆستایەکمان هەبوو بە سوعبەتەوە بەڕاستی لە کەنەدا یوت دیکتاتۆرێکی شتەوێت لەگەڵ یا تەطبیقیکە نموزەجی شاری پاریسی هێنایەوە دایما شاری پاریس کاتی سەورەی فەڕەنسی هەمووی کۆڵە جادەی تەسک و شوێنی فەقیر و یعنی کۆڵە سڵەم یعنی شوێنی کۆن بووە بەڵام کاتێک کە مخەطیتەکەیەت لەگەڵ باو بڵین بڕیار بەدەستەکە قرار ئێن شارەکە تازەکەنەوە بڕیار ئێن یعنی وکۆڵێت تۆزێک بێڕەحمانە شارەکە ڕێکەکەنەوە تەنانەت مخەطیتەکە کە هەسمانی ناوە پێڵێن ڕوخێنەر ینی هەتا لە ژیانە بۆ پێوتراوە هەسمانی ڕوخێنەر بە مەفهومی ئەو شتانی کە کردوێتی بۆ ئەوەی لە خزمەتی شارەکە کە ئێستا شاری پاریس بووە بە شارێکی سیاحی گەشتیاری 20,000 جادەی شانزەلیزێ نموزەجێکی ئەوەیە مەبەستەکەم لە چییە بۆ دروستکردنی بۆ ئەبەگەر بمانەوێت لەم حاڵەتە بڕۆین یەکەم شت پلانێکی درێژخایەن هەندێک جاریش هەبوو وەکو کاک هەوراز ئاماژەی پێکرد نەبوونی ئیستقراری سیاسی ئیستقراری کۆمەڵایەتی بۆ بە سەبەبی گۆڕانکاری لە ئەولەویاتمانە جاری وا بۆ ئەولەویەتەکە بۆ بەس بینایە دروست کرێ
واقعی ناکە باواز لەو شتە شکۆلانانە بێنین بەڵام ئێستا گەشتێتە ینی گەشەکردی کۆمەلگەکەمان گەیشتە ئاستێکەوە تا حدێک مستەقرین یەکەم شت بەڕاستی پێویستە بکرێ دراسە بکرێ من قەت باوەڕم بۆ نیە یەکسەرێتا دەستکرێ بە ڕێنمایی دەرکرێ پێش دراسەکردن ئەمانگەیەنێتەوە هەمان هەڵانی تۆ لە ناو قسەکان تا شتێکە دیانی بێمەوە دیانی هەڵبەتە بۆ زمانە نانی پێویستمان بە دیکتاتۆر و بێ بەڵام پێویستمان بەجورئەتێکە ینی بەڵێ بڵێ ینی پێویستمان کا گەوراز بە جورئەتە ینی جادە هەیە لەم شاری سلەیمانیە لە شاری هەولێرە پەچی کەوتۆ دووسایدەکەی لە بڕووی کە حکوومەت جورئەتی نییە 3 ماڵ دەرکات ینی 3 ماڵی بۆ ناڕوخێندە ینی پێویستمان بە جورئەتە نەک دیکتاتۆر ینی ئەم 3 ماڵەوەرە لە نووسنگەیەک بیخەمڵێنە ئەگەر بای 200,000 دلار تۆ 250,000 دلاری بەرێ و دەریکە ینی ینی شارەکە ئەبێ لە خزمەتی ینی ئەبێ هاوڵاتیان لە خزمەتی شارەکە حەزەکەم یەک ئیزافە بکەم لێرەیە ڕۆڵی پلانەر و مصمم حەزەری وەکو چۆنەڵێ نائب مدعی عام دیفاع لە حەقی عامەکە دیفاعکردن لە حەقی عام لەبەرەوە سەبەبە جاری وا هەیە لەسەر حسابی تاکە ینی لەسەر حسابی تاک ئەوە ڕوئەیە بەس لە هەمان کاتا تەوەجوهێکیش دروست بووە پێوترێت تەوەجوهی بەشداری پێکردنی خەڵک لە قەرارانە کاکەوراز باسی وڵاتانی کریکێک لەوانە لەندەنە کە بیانەوێت تەسنیف پێ بگۆڕن بیانەوێت بینایەک بکەن بە بینایەکی تر بۆ نمونە لە بینایەکی سەکەنی و عەرزێکی سەکەنی و بیکەن بە تیجاری ئەبێ هەموو گەڕک ڕەبا لەسەری یعنی مە بەسم لەوەیە زۆر جار هەیە ئێستا ئەو شتەمان ئەوێت ینی باڵانسێ دروست کرێ لە بینیەوەی بەشداری پێکردنێکی خەڵک هەبێ لە بڕیاران کە چی باشە بۆ حەقی عام لە دوای ئەوە ئەبێ تەنفیز کرێ و سەبری شەبێ بەڕاستی خۆزی خەڵکی خۆمان بێسەبرە باشە ڕۆژان خان هەمان پرسیار لە تۆکەمەوە بەپی ئەم هەویری کە ئێستا لە بەردەستمانایە بەپی ئەو کێشانەی کە کاکەوراز باسی کرد بەپیەوەی کە ئێستای بینینەوە تا لە سەردیکای ئەندازیارانەوە وا قساکانی بەپی ئەمەی کە هەیە گەشتبینی بۆی کە ئەم دیاردێ بەرەو چارەسەر بڕایە ئایترە بێ حکوومەت سەراپای ئەم میکانیزمەی کە کاری پێکا بۆ بیناسازی و بۆ ئەوە هەڵی وەشێنێتەوە و دەستکات بە دراسەیەکی تازە و ینی هەڵبژاردەیەکی تر بۆ باڵەخانەکە نەخێر ئەمە لەم زۆرە هیوام زۆرە بە حکومیەوەی ئەو کەسانێک کە ئێستا لە شارەوانیان و نامێ بچمەسەرە بابەتە پێشەوامێ باسی بابەتێ بکەم کە هەنێک فاکتەر هەن کە قار ئێنە سەر ئەوەی کە تەنها حکوومەت باشە پێم خۆش بوو باسی هیوات کردوتە هیوا هەیە ئەمێ بەس لەسەرەوە یعنی بۆچی گەشتبینیت یانی گەشتبینم لەبەر بینم هەوڵەکان هەن کەسانێک هەن کە خەمی ئەم شارانە بەڕاستی و حکومەت بە تەنها بەڕاستی کاکدەرون ناتوانێت حکومەت کەسانی پسپۆڕی ئەوێ کەسانی پلانسازی ئەوێ ڕاوێژکاری ئەوێت ڕاوێژکاری پلانسازی ئەوێت چکە بەڕاستی ئەسڵی مۆزوعی ماستەر پلان بۆ کوردستان تازەیە و ئەسڵی دەنانی پلانسازی بۆ کوردستان تازە کەسانی ئەتوانین مەسەن ئیسپادە بکەین لە زانکۆکان لە توێژینەوەی ماستەر و دکتۆراکان لە کەسانی پسپۆر لە ڕاوێژکاری پلانسازی یەک قەوسی بچووکم بەرێت خواکا گەوراستۆ و کتێبەت نووسی و تیراژیشی نەماوە لە شارەکانی کوردستانە منێ پرسیارێکی تۆزێگەر شخصیش بیانی هیچ بەرپرسێک دوای ئەوەی کە ئەو کتێبەت بڵاو بۆ هەتا ئێستا لە 2008 تۆ نزیکی 11 ساڵە هیچ بەرپرسێکی پەیوەندیدار بەم بابەتەوە بانگی کردی دوو قسە لەگەڵا بکە ئوستازیان ساڵی 2010 دەم کتێبەت چاپ بوو هەر ئەو کاتە 25 ژمارەم بە تایبەت بۆ شارەوانی سلێمانی نرد جگەل لە چەند ئەندازیارێکی بەڕێز کە سەرنجیان لەبارەی کتێبەکەەوە هەبوو دەست خۆشیان کرد ئەگەر وەکو مەسلەی بەرپرس بڵێ نەخرتاوەکو ئێستا هیچ بەرپرسێک نەک جوابی من جوابی دەیان بەرنامەی وەکو بەرنامەکانی بەڕێست و کەناڵەکانی تری ڕاگەیانیان نەیاوەتەوە کە باز لە کێشەکانی خەڵکن بۆ لەبەرەوەی لە ڕاستیە بەرپرسانی ئەمە لە دنیایەکە ژین کۆمەلگا لە دنیایەکی تراژی ڕەنگە ژینگەی بینینی بەرپرسەکانمان ژینگەیەکی جوان بێ باشە لە ماڵەکەی خۆیان یەک دنیا لەوحەی جوانی هەڵواسی بێ ئەو شەقامی پێ لە ماڵی خۆیەوە تاوەکو ئەیگەێنێ بە دایرەکەی یا بە وەزارەتەکەی شەقامێکی جوان بێ بەڵام نایەتە ناو ژیانی ئاسایی خەڵکەوە بۆیە ڕەنگە بەرپرسەکان هەر بۆشیان قازیە نەبێ مەسەلێ دەست خۆش تاوێکە قسەکان بابەتی ئەوەی کەوتم تەنها ناتوانانی بیبەستینەوە بەلایانی کەوەی کە حکوومەت تەنها بەرپرسە لەم بابەتە بۆ منەوە هۆشارکردنەوەی خەڵک ئەعلام دەورێکی زۆر گرنگە بینێ لەم بابەتەوە کە ناشرینە لە بینایە کابینێ لە واجهەیە کە ئابینێ ببیکا بە بابەت نەک تەنها بابەتێکی عام کە بۆتە سەرزاری خەڵک هەمووی بابەتی گەندەڵیە ئەمە بە جۆرە گەندەڵی ئەیبینم بەڕاستی جۆرێکە لە گەندەڵێرەوە نیە کە دزی لە بابەتێکا بکە یا بابەتەکانی تری گەندەڵی باسکەین لایەنی معماری لە شارەکانی کوردستانە وەکو کەسانی معماری تەلارساز زۆر ئیهمال کراون ئەوەش یەکێکیان لایەنێکیان ئەگەڕێتەوە بۆ نەقابەی مهندسین لایەکی ترەگەڕێتەوە بۆ خەڵک کە وعی ئەوەی نییە کە ڕاستەخۆ کۆنتاکتکا لەگەڵ تەلارسازەکە ئەچێ خەریتەی ماڵەکەی بە مەساحێک جاری وە ڕێزمان بۆ کەسانی
کە ڕوپێون بەڵام هەر کەسە پسپۆڕی خۆی جاری وا خەریتەی ماڵەکەی بە چێ لە لای ڕوپێوێک ئەنجامەیە بۆی کە پارێکی زۆری هەرچەنە پارێکی زۆر کەم وەرئەگیرێ لە پای ئەوەی کە تۆ خەریتە ئەەکەی بۆ ماڵە واجیهەکەی ئەچێ بەسەن هەر گرنگ ئەوەیە کە تۆ تربینایەکی دروست کردووە ناچێتە لای کەسێکی پسپۆڕک و کەسانی باشە بەشێکی زۆر لە من چەند هاوڕێکمێ لەو کۆمپانیانی کە ئێستا دروست بوون کۆمپانیایەوەی دروستکردنی بینا و بە شوێکی مۆدررنەوە ینی گلەیان ئەوەی ئەڵێ ساژ لە سێکتەرە حساسەکانی هەم شارەوانەکانە هەم سندیکای ئەندازیارانە خەڵکانێک لەوێ کارەکەن کە 20 ساڵە ئەزمونیانەیە کورە چیز ینی تایەت یاڵێت 40 ساڵە ئەزمموی لەو بابەتا هەیە بەڵامی تر ئەزمونێکی کلاسیکی هەیە لەسەر ینی بە جۆرێک گۆش بووە کەیتر هەر ئەو سیستەمە کۆنە لە مێشکایەتی کەیتر بینا دوو قات بێ و پلیگانەکەی لەکوێ بێ ئەو لەکوێ بێ ینی بە جۆرێک لە جۆرەکان دەڵێت ئەوان ئێمە قبول ناکەن ینی مەسەر ئێستا گەرمانەوێ بە شێوەیەکی تاگانی بە شێوەی تاک بینا و بانزینخانە و باڵەخانەی جوان لە کوردستانە بە شێوەیەکی تاجانی دەردی دکتۆرە و تێگەل لەو حەکە بکەین بە ئام اینجا ناشینە بێ جنا بە شێوەیەکی تاگەزا سێرێکی ئەم باڵەخانەیە بکەیوە لەو من لی نازانم بەڵام وەکو ژینگەی چاوی خۆ مەگەر هەڵی سنجێنم باڵەخانەیەکی جوانەوە نیە کا گەوراس کەنی بەڵام هەر لەم ئەتراف و لەم چواردەورەی ئەنێساوە بەرامبەرم بینایەژی ترە بەڕاستی جوان نییە ئێستا ئەمە ئەبینی ێستا لای تێکمان لیاوە جوانە دڵنیا بە هەچ کەسی ینی پێمانە کەسێک بێت بڵێن باڵەخانەیە جوان نییە بەڵام ئەوەیە ئەم عقلە کۆنانە کاریگەری هەیە لەسەر دیزایانی ئێستای شارەکان وەکو وتم کاک دەروون تەنها ئەو کەسانی کە لە ناو حکومەتان بەرپرسنین تۆ ئیشی جوان بێنە بەڵام شەڕی بۆ بکە مەوەستەوەی بەتەنا بڵێ من ئیشم بردو و ڕەفس کراوە نەخێر بەردەوام بە لەوەی کە هەوڵ بی لەوەی کە جێگەی خۆی بگرێت بڕۆتەن فیزیکە بە جوانی باشە ئێوە ڕاوێژ بەچیەکەن ینی خەڵکانی وەکو کاگەوراستان هەیە بۆ نمونونەکانی کاگەوراز خۆ کەر کاگەوراز نیە ڕەنگە دەیان خەڵکی تر هەبێت لەسەرم بابەتە قسەی جددی هەبێت چوزانم هەم پەیوەندیدار بێ خۆ کاگەوراز ئەندازیار نییە بەڵام درچی بەم حاڵەتە کرد و کتێبێکی لەسەر نووسیەوە ئەسڵەن زۆر دوورە لە ئیشەکەی ئێستاشیەوە هاوڕیان ناگەر بزانم مەسەن خەریکی سینەمایە ئێستا بەڵام درچی بەم بەرپرسیارێتە ئێوە ینی ڕاوێژ بە کەسەکەن لەم بابەتە ینی کەستان بان کردوتە ناو ئەم بینایەوە تا ئێستا ئێستشارێکی پێ بکەن بڵێن ئێمە چی بکەین چۆنی ئەوە بکەین ئێمە لە شارەوانی سلێمانیە ئەنجومەنی شارەوانیمان هەیە ئەنجومەنی شارەوانی هەڵبژێراوی خەڵکن تەبعان کەسانی تایە کە قەلارسازن مهندسن پلانسازن کەسانی مەسەن ناو خەڵکەوە هاتوون کەسانی کۆمەڵایەتی تایە کەسانی مامۆستای تایە ئەنواع توێژەری ینی لە توێژەکە جیاوازەکانی کۆمەڵگا کەسی تایە ئەمانە ئەرکیان ئەم کەسانە ئەم کەسە بەڕێزانە ئەرکیان ئەوەیە کە ئێمە کاتێکمانداناوە لە شارەوانی سلێمانی کە گوێ بۆ خەڵک ڕائگیرێ بەڵام وەکوتم کاگەین زۆر گرنگە خەڵک وعی بکرێتەوە ینی ئێمە با هەر پەیوەست نەبین بەوەی کە بڵێن بخینە سەر حکومەت پێویستە ئەوە بکە حکومەت پێویستە ئەوە بکە ئێمە خۆمان لە خۆمانە با دەست پێ بکەین با ئێمە هەنگاو بنین با هەموو ئەکەن خینە سەر حکومەت بەڕاستی وعیکردنەوەی خەڵک زۆر گرنگە ئێستا ئێمە لە ماستەرپلانی شاری سلێمانە کۆمەڵی پرۆژەی زۆر گرنگمان هەیە بەڵام لەبەر نەبوونی بودجا تەنها لەسەر خەریتە ماونەتەوە ناتوانین مەسەن بۆ نمونە کاکەوراز باسی بابەتێکی زۆر گرنگی کرد بابەتی مەسەن تازە خۆمکردنی ئەوەی کە لە ناوەندی شارە بە حکومەوەی کە شاری سلێمانی گەورە بووە ئێستا هەموو پارێزگای سلێمانی ڕوەکاتە ناوەندی شاری سلێمانی و بەڕاستی تەحملی ئەو لۆدە ناکە چکە کاتێ دروست کراوە تەنها بۆ مەنتیقێکی سەکەنی دروست کراوە و لە کات بە جۆرێک لە جۆرەکان کە نزیک بێ لە ناوچەی ئەو ناوچەی کە کاری تێکا و بگەڕێتەوە بۆ ناوچە سەکەنەکەی خۆی لە ئێستا شار فراوان بووە و لە ماستەر پلانی سلێمانیا بەدیل دانراوە لە هەموو شارە تازەکانە ئەم بابەتە هەیە کە ئەبێ سنتەرێکی نوێ دروستکرێ بۆ شارە تازەکە کە گەورە ئەبێ و فراوانە بێ ئەم سنتەرە نوێیە هەمان ئەو چالاکیانەی کە لە سنتەرە کۆنەکە بۆ نمونە مزگەوتی گەورەمان هەیە بۆ نوێ بەردەرکی سەرامان هەیە مەسەن بۆ نمونە بەسیترین بابەت بەردەرکی سەرا لە 2012ەوە پرۆژەی فراوانکردنی بەردەرکی سەرامان هەیە بەڵام لەبەر نەبوونی بودجە نەچێتە باری جێبەجێ بودجە مەبەستانەوەیە کە ئەو ئۆتێل و شتانەی چواردەوری بکردنەوە و تەختیکەن بەڵێ پلان هەیە ماسن ئەنی تیۆری بۆ ئامادەکراوە و ئیراوە بە کۆمپانیا ڕاشقا و پێم بڵێ و ئیتر ئەچینە چارەسەر و قسەی ئەخی ینی تا ئێستا تووشی ئەوە بوونەتەوە چوزانم کابرا لە بەردەرکی سەرا دوکانێکی مۆبایلی هەیە بەڵام کەسی بەرپرسێکی باڵایە لە وڵاتە مەسئولێک لە پشتێتی جورئەتانی ئەو دوکانی پێچۆڵکەن لەو زەمانەی کە من دەسەڵاتی ماستەرپلانە وەرگرتکەوە بەڕاستی کاری تەجاوزاتە بەڵێ جێبەجێ کراوە زۆر بەجددی
بەبێ جیاوازی بۆ نمونە بەسیترین نمونە ڕێنمایەک بەسەر لە شاری سلەیمانیا من لێت نەشارمەوە ینی خۆ من باش ئەو زۆنانە جیانەکەینەوە بەڵام بەداخەوە زروفی سیاسی وای کردو هەمیشە ینی ئەبێ باسی ئەم زۆنانە بکەین ینی برادێک بۆی نووسیم لە توانی چواردەوری قەڵای هەولێر تێژیرا دوکانی تیا بوو بای ملیۆنی دلار بۆ حکوومەت پارەکەی یا و تێگیرا بەڵام باسی بەردەرکی سەرای شاری سلێمانی وکرد ئەڵێ بەهۆی دەستێوەرانی هەندێک بەرپرسی باڵای حیزبی لە وڵاتە جورئەت نەبوو هەندێک دوکان و هەندێک شوێن هەیە تێک بیرن بە هەر بابەتەکە بۆ جۆرە نیە بابەتەکە نەبوونی بودجێ تەنها پرۆژەی بەردەرکی سەرامان نییە بۆ نمونەوەی کە باسم کرد مرکزی دووەمی شاری سلێمانی کە CBD و سیڤیک سنتەرە کە CBD شاری سلێمانی لە خۆتەزانی ماستەر پلانی شاری سلێمانی وەکو هەولێر نییە هەولێر بە حکمی ئەوەی کە زەویەکەی تەختە و زەویەکی فراوانی لە بەردەما بە شێوەی قەڵا لە چواردەوری قەڵا زەویەکە دوا قسم بۆ بکە دوا قسم بۆ بکە با تۆزێک من کاگەوراز ڕقم لەم مقارنەی سلەیمانی و هەولێرەوەی پان کوردستانی دەردینەڵێ ئیشەکەین ئەمانەیە لە گوندێکی بچووکەوە هەتا شارە گەورەکان بە یەک چاوسەیر بکرێ و نائەدالەتی و بێویژدانی و ینی خیانەتی نیشتیمانی شاگەر فەرقی شارێک لەگە شارێکا بکرێت لەلایەن سیاسەکانی وڵاتەوە قسەی ئەخیر قسەی ئەخیرە من بەکو پێم وتی لە سەرەتاوە هیوام زۆرە چکە ئەبینم کەسانێک هەن کەسانی دڵسۆزی وەکو کاکەوراز کەسانێک هەن لە ناو شارەوانیە نیەتی ئەوان هەیە کە بە جۆرە لە جۆرەکان ڕێنمایەکان ڕێکخەنەوانێ بەنێتی ئەوان هەیە ئەوش بە تەنها بە هەوڵ و هیمەتی ئێمە نابێ بە هەوڵ و هیمەتی خەڵک ئەبێ هاوکارمان بێ بەڕاستی لە جێبەجێکردنی ڕێنمایەکانە لە دارانی سیستەما لە ڕێخستنەوەی شارە بەڕاستی و لە جوانکردنی شاری سلێمانی چکە بەڕاستی شاری سلێمانی شارێکی بێنازە هیواداری لەمە دووە ئەو نازیک بۆ بگەڕێتەوانێ و بەجۆی لە جۆرەکان کە ئەو مۆرکەی کە خۆی هەی بووە کاتی خۆی بۆی بگەڕێتەوە ئەو حەقی خۆی کە هەی بووە پێی بدرێتەوانێ چکە بەڕاستی خەڵکەکەی خەڵکێکی واعینەوە خەمی شارەکەیانە ئەم کاگەوراز لە خەمی لە دڵسۆزی و لە هەدەفی نەبیلی خۆی ئەم بابەتی کردووە کە خەمی ئەم شاری بووە کە چەنەها کەسانی وەکو ئەممان هەیە وەکەم بەڕێزەمانەی هیوادارین کە بۆ بێنازیە نەمێنێتەوە هیوادارین کە حکوومەتی تازەیە بودجەی چکە بەڕاستی مجموعەیەک پلانی زۆر استراتیجی لە ماستەر پلانی سلێمانێدا ئەندراون هیوادارین بودجەی بۆ تەرخان بکرێت و جەبەجێ دەستخۆش هیوادارم منیش ئەم قسانە هەر لە هیوادارمانە بێ کاگەوراستەوە بۆ ئەخیردانە قسەی ئەخیرە دوکتۆرە قسەی ئەخیرە ڕاستەکی باشکردنی پێشنیارێکم هەیە و هیوادارم هەم پەبلیک ینی خەڵکی عام کە گوێی لێ و هەم بڕیار بەدەستەکان باشکردنی ژینگەی بینینی شار کارێکی دەستە جەمعیە کە ئەژڵم دەستە جەمعی پێویستی بۆی هەمویان لێک کاتە هەوڵەکە بن بە دراسەش دەست پێکە ینی سەریع ینی بۆی نەگەی بە قەرارێکی سەریع تاوە کوشتێکی کورتخان بێ پێویستی بە دراسی چەند ساڵێکە و سەبرێکی زۆرە و پێویستیشی بە ئیلتیزامە لەو بینەشا غەڵەت ئەڕۆیە چەند تەجروبە و هەڵەیەک ڕوئەیە زۆر مهمە ئەگەر بێت بتوانێت سوود وەرگیرێ لە تەجروبەی شارانی تر وڵاتانی تر بهێنرێ فترێک دراسە بکرێ و لە دوای ئەوەوە قرارات بیرێ لەسەرەوەی چۆنی کرێ و لەوەش زۆر مهمە چکە لە یەکێک لە تەوەجوهە تازەکانی تەختیت و شارسازی ڕاستەکەی بەشداری پێکردنی خەڵکە کە تۆ ئەخیر ئەوەلەن و ئەخیرن بۆ خەڵکەیەکەی بەڵام ضروری شار خەڵکەکەش واعی بکەی بوو چکە ناتوانانی کەسێک واعی نەبێتەوە معلوماتی لێوەرگری لە بەرەو سەبەبە ناڵم بۆ یەکارێکی دەسەکانە خۆش کاگەوراز دوا قسە سپاس بۆ هاوڕێیانم کە ئینسانی جددین بە جددی بیر لە مەسەلەکەکەن هەم لە ناوەندە ئەکادیمیەکە هەم لە ناوەندە حکومیەکە و بەڕێستان وەکو کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو بەڕێزیان ئاماژیان پێەیە هۆشیاری گشتی لەسەر ئاستی کۆمەڵایەتی ڕۆڵێکی بەرچاوە بینێ بۆ باشترکردنی بارودۆخی دەرونی تاکانی کۆمەڵگەی ئێمە لە ڕاستی ئەمە پێویستمان بۆیە وڵاتەکەی خۆمانمان خۆش بێ منە جارێک بیرەکەمەوە جاران لە لادێ کەسێک نەمامێکی ناشتووە ڕەنگە خۆی لە بەرەکەی نەخوارد بێ بەڵام زۆر بەجوهدەوە بەخێوی کردووە بۆ لە بەرەوەی خاکەکەی خۆی خۆشویستووە خۆشویستنی خاک مەرجی ئەوەڵ و ئەخیری هەر کەسێکە کە بێ لەو وڵاتەیە بژی لە ڕاستیە ئێمە پێویستمان بۆیە کە لەسەر ئاستی سیاسی تعلیماتی باش بیرکردنەوەی باش دەربکرێ تاوەکو هاوڵاتیان ئیلتیزامی پێ بکەن لە ڕاستیە ئەوەی کە تۆزێک کەلێنە لەم بارەیە و لەسەر ئاستە سیاسەکەی تعلیماتی باش نییە تاوەکو هاوڵاتیان پابند بن پێوە کە منیش وەکو ئێواڵەن هیوادارم ڕۆژێک ئەم هیوادارمەش تەواو ببێ شتەکان تۆزێک ببنە شتی ئەساسی هەندێک شتی زۆر ورد هەیە زۆر بە کورتی ئاماژەی پێم کاکری هاوڵاتیان لە لای خۆیانەوە ئیشی لەسەر بکەن گەڕانەوە بۆ شونازنامەی قەومی یان کللتوری قەومی ژنا هەڵبەتە بڵێن کللتوری کاتێک تۆ دوکانێک دروستەکەی کاتێک تۆ ڕیزێک دوکان دروستەکەی
بازارێک ئەەکەیتەوەوانە شوناسی کللتوری شوێنەکەی خۆ لەبەر چاو بگری هیچ نەبێ بۆ تۆریستانی یەنە شارەکەتەوە ڕەنگە بیناکەی تۆ سەرنجیان زیاتر ڕاکێشێت تا بێن لە لای تۆ شت کڕن بۆیە بە هەند وەرگرتنی ئەمە گرنگە. دووهەم دوورخستنەوەی گۆڕستانەکان لە چەقی شارەکان لە ڕاستیە تۆ بەیانی مەسەن چەند گۆڕستانێکمان هەیە لە شارەکانی کوردستانە کە نزیکن لە شوێنی نیشتە جێبوونەوە لە ڕاستیە ئەمە لە ڕووی سایکۆلۆژی و کارەساتە تۆ بەیانی هەڵەسی مەرگە بینی نیوەڕۆنانە خۆی مەرگە بینی شەو بە گریانی خەڵک خەبەر دەبێتەوە کەسێکە نێژرێتوانە و دروستکردنی جۆرێکی تر لە گۆڕستان بۆ شارەکان کە شکۆی ئینسانی تیا بپارێزرێ نەک بەم شێوە هەڕەمەکی ئێستا لە گۆڕستانەکانی ئێمەیە ئەیان بینین. هەروەها بەپێی ئەو هاوڕێیانی کە دیزایانی شارەکانەکەن شەقامەکان باتۆزێ فراوانتر بێ و ئەو شوێنە کللتوریانەی کە هەمانە سا بەڕێزیان باسی لای مزگەوتی گەورە و بەردەگی سەرایان کرد لە ڕاستیان نابێ هیچ بینایەک هەبێ لەو بینایانە بەرزتر بن بۆی مەسەلەی سپیس و بینین بێ قسە زۆرە بیکەین پرۆگرامەکەش کاتی دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتایی ئاڵێمەوەی نزیکی یەک کاتژمێر ئێمە لەسرم دیاردەیە قساکەین من بە هیوادارم نا بەڵام لە بەرنامەی ڕابردوومە یەکێک لە میوانەکانم قسێکی جوانی کرد وەک کاگەورازی ژووتی ینی لادەیە کەس تاوە دارێکی ناشتۆ نەمامێکی ناشتۆ بیری لەوە نەکردوەوە کە ڕەنگە بەرەکەی خۆشی نەی خواردەوە بەڵام لە بەروی گوندەکەی خۆی خۆشویستووە سەوزی کردووە. ئێمەش ئەم وڵاتە باوکو مناڵەکانمان سیرکەین ینی مناڵەکانمان نەگەر خراپیش بن تۆ ناتوانین دەستبەرداری بی هەرە توێ باشی بکەیت بۆیە بەلایانی پەیوەندیدارە لەم کە ئێستا دەسەڵات و پارە و هێستان بەدەسە تکایە بینەری ئەم جۆرە بەرنامانە بن تکایە گوێ لەو خەڵکانە بگرن کە بە دڵسۆزی سەیری وڵاتە ئاکەن تکایە واز لە قسە باق و بریقەکانی ئەو خەڵکانە بێنن کە لە چواردەوری کۆشکەکانی خۆتانە ڕوانوتان و قسە ڕەنگاو ڕەنگ و قسە خەیاڵ پڵاوەکانی ماڵەکانی خۆیان و جادەکانی خۆیانتان بۆ گوێزێتەوە وەرن بینەری ئەم بەرنامانە بن وەرن سەیری ئەو وێنانە بکەن کە ئێمە گواستمانەوە سەیری ژینگەی بینینی ئەم شعرانەی کوردستان کەن لانی کەم بۆی کە ئێوە ژۆک و حکوومەت ڕووسور بن و ئێمە ژۆک و هاوڵاتی لەم وڵاتە کە میوانێکمان دێت تا وڵاتە ڕووسور بن هیوادارم شتێکمان کرد بێت و ئەم دیاردەیەش تەنها نەوروژێ و بەرەو چارەسەرێکی باشی بێت. سوپاس ئازێتان کێشاوسس.